لە سلێمانی مامۆسایانی ناڕازی دەستگیر کران و لە هەولێریش ڕێگەری دەربڕینی ناڕەزایەتیان لێکرا. ئەندامێکی لیژنەی دارایی وادەی دابەشکردنی موچەی مانگی دوی فەرمانبەرانە ئاشکرا دەکات. وەزارەتی دارایی یەکەم هەنگاو بۆ پرۆسەی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەست پێ دەکات. سڵاوتان لێبێ ستاندەر نووسان پێشکەش دەکەین. دوای ئەوەی ئەمڕۆ یەکێتی ڕێگری لە مامۆسایە کرد بڕۆن بۆ دەباشان و لەوێ پەیامی ناڕەزایەتیەکان بە بەرپرسانی یەکەم یەکێتی بگەێنن، بەڵام لەلایەن ئاسایشەوە بەرپرسیان دراوێ و ژمارەیەک لە مامۆسایان دەستگیر کرا. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا مامۆسایان ڕایانگەیان یەکێتی ئەگەر دەیەوێت لەگەڵ گورگدا گۆژ نەخوات و لەگەڵ مەریشدا شین نەکات پێویستە پرۆژەی هەژماری من ڕەت بکاتەوە. عوسمان گوڵپی ئەندامی ئەنجومەنی سەرتاسەری مامۆسایانی ناڕازی لەبارەی خۆپیشاندانی ئەمڕۆی مامۆسایان لە سلێمانی ڕاگەیاند وەک بڕیار بوو ئەمڕۆ خۆپیشاندانی مامۆسایانی ناڕازی لە بەردەم پارکی مەلیک مەحموود دەست پێ دەکات و بۆ بەردەم دەباشان وەک خستنە بەردەم بەرپرسیارەتی، بەڵام هەرزوو ئاسایش زۆرێک لە هاوڕێکانمانیان دەستگیر کرد. هاوکات لە هەولێریش دەسەڵات بەتوندی ڕێگری لە خۆپیشاندانی مامۆسایانی ناڕازی کرد. ژی دواکەوتنی موچە و لەم بارەوە پەیامنێری ستاندەر لە هەولێر ڕاگەیان ئەمڕۆ دووشەمە دەسەڵاتی هەولێر هێزێکی زۆری ئەمنیان هێنابوو بۆ ڕێگریکردن لە کۆنگرەی ڕۆژنامەوانی مامۆسایانی ناڕازی لە شاری هەولێر کە دەیانویست لە ڕێگەی کۆنگرەی ڕۆژنامەوانیەوە ناڕەزایەتی خۆیان بگێنێ. ئەندامێکی لیژنەی دارایی عێراق ئاشکرای دەکات کە لەم ڕۆژانەدا تەواوی موچەی موچەخۆرانی هەرێم لەلایەن بەغداوە دەنێردرێت و چاڕوان دەکرێت لەم هەفتەیەدا دەست بە دابەشکردنی موچە بکرێت. دکتۆر نەرمین معروف ئەندامی فراکسیۆن یەکەتی لە پەرلەمانی عێراق دوای ئەوەی شەوی ڕابردوو لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق کۆبوونەوە وتی کۆبوونەوەکەدا سوودانی وتی لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێکەوتین کێشەی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم چارەسەر بکەین. لە بری زانیاری کۆدەکانیان نێردراوە بۆ وەزارەتی دارایی و لە ڕۆژانی داهاتوو موچەکانیان دەنێردرێت. ئەو ئەندامەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق وتیشی دوای ئەوەی بڕی پارەی پێویستی هێزە ئەمنیەکان دەنێردرێت لەم ڕۆژانەدا چاڕوان دەکرێت لەم هەفتەیەدا موچەی مانگی دوو دابەش بکرێت. لەبارەی موچەی مانگی سێوە ئاماژەی بەوە کرد سوودانی وتوێتی تا پرۆسەی تەوتینی موچەخۆرانی هەرێم تەواو دەبێت ناردنی موچە بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت بۆ ناردنی موچەی مانگی سێش دەبێت موچەی مانگی دوو دابەش بکرێت و دواتر داوای موچەی مانگی سێ بکرێت. بەگوێرەی نووسراوێکی نوێی وەزارەتی دارایی کەواژووی و ئاوات شێخ جەناب وەزیری دارایی لەسەر و ئاراستەی سەرجەم دامەزراوەکانی حکوومەتی هەرێم کراوە داوا کراوەکەوە لیستی موچە بە ڕەچاوکردنی پلە بەرزکردنەوەی موچەخۆران ئامادە بکرێت. بەگوێرەی زانیاریەکانی ستاندەر ئەو هەنگاوە یەکەم هەنگاوە کە حکوومەتی هەرێم بە ناچاری دەچێتە ژێرباری پرۆسەی تەوتین و دەیەوێت کە ئەو 10 ساڵە پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە قەرەبووکردنەوەکەی بخاتە سوح حکوومەتی ناوەندی کە چەند ساڵە خۆی شکستی هێناوە لەوەی ئەو مافە بۆ فەرمانبەران بگێڕێتەوە. ستاندەر نووسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.